سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش دیارە سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش ببورن دیارە پرۆژەیە یاسای بودجەی عێراق لە ئێستا ڕەوانەی پەرلەمان نەکراوە کاردانەوەکان و گفتوگۆکان بۆ تێپەڕاندنی بودجەی عێراق بەردەوامی هەیە گفتوگۆکان لە نێوان هەولێر و بەغداد هێشتا بەردەوامی هەیە و دەنگۆیەکەیە کە لەم هەفتەیەدا پرۆژەیە یاسای بودجە ڕەوانەی پەرلەمان بکرێت بۆ دەنگدان لەسەری من بۆ زانیاری زیاتر لەسەر پرۆژەیە یاسا و هەنگاوەکانی پرۆژەیە یاسای بودجەی عێراق گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز کاک ئەحمەد حاجی ڕەشید مامۆستاگیان ئەم کاتت باش پێمان بڵێ پرۆژەیە یاسای بودجەی عێراق بەکوێ گەشتووە پرۆژە یاساکە لە ڕاستیە لە 15 ئێمە تەواومان کردووە و نامەیەکمان ئاڕاستی سەرۆکایەتی پەرلەمان کردبوو کە ئەوە پرۆژە یاساکە ئامادەیە بۆ دەنگدان هەندێک فەنیاتی تایە هەندێک مشکلەی تایە کە یەکێک لەوانە مادەی 11 تا ئێستا هێزە شیعیەکان نەسێکیان نەیەناوە کە ئیتفاقی هەموو لایەکیان بێ ئەوەی کارێمی کوردستان ڕازی بووە لەسەری ئەو فەقەرەیە لە ناو موازنە هەیە کە لە ئەساس و لە حکوومەت هاتووە کە ئەویش بریتێ لە 250,000 بەرمیل نەوت کە قیام واتە نرخەکەی بە سعری سۆمۆ کە بە بڕوای من هەرێم ناتوانێت ئەمەش جێبەجێ کات تا چەند مانگێک دەتوانێت ئەم بابەتە جێبەجێ بکات چونکە ئەوەندەی قەزەیەکی استراتیژیەک لە پشتی ئەم فەقەرەوەیە ئەوەندە بابەتەکە ئابووری نییە ئەوەندە بابەتەکە بابەتێکی فەنی نییە هێزە شیعیەکان تا ئێستا نەیانتوانیوە نەسێک بێن کامویان ئیتفاقیان لەسەر بەڵام هێزە شیعیەکان ئەوەی ڕەچاویەکەن داخوازی شەقامە نەک قەزەیەکی ئابووری یا قەزەیەکی سیاسی بۆیە ئەیانەبێ بڵێن ئێمە هەموو نەوتی هەرێممان لە دەستایە بۆیە داوای 460,000 بەرمیلەکەن کە کولفەی شەریکاتە گێرنەوە کە 180,000 بەرمیلە ئیستیهلاکی محەلیە گێرنەوە کە ئەوان باز لە 30,000 بەرمیلەکەن پترۆ دۆلارە گێرنەوە کە ئەوە بابەتێک پشکێکی کەیە بە بڕوای من ئەگەر دامستانکاری سەرکەوتوو هەبێ ئەتوانێت گەورەترین پشک بۆ هەرێم دابین بکات لەمە بەڵام هەرێمی کوردستان خۆی ئیلزام کردووە بەو نەسەی کە لە ناو موازنەکە هاتووە ئەوەش وەک باسم کرد بابەتێکی لە پشتەوەیە نەک قەزێکە ئابووری بێ یا قەزێکە قەزەیەکی فەنی بێ بڕوان ناکەم ڕۆژی دووشەمە لە ناو پەرلەمانە تێپەڕێت چونکە قانونی محکەمەی ئیتیحادی کە 3 گرفتی ماوە مادەی 2 مادەی 3 و مادەی 12 ماوە ئەو 3 مادەیە بریتیە لەو گرفتانی کە لە ئەساس و لە ساڵ 2005 تا ئێستا نەتوانراوە حەل بکرێت بۆیە ئەولەویەت بۆ قانونی محکەمەی ئیتیحادیە ئەولەویەت بۆ موازنە نییە لە ئێستا ئەکرێ کۆتایی هەفتە یا هەفتەی داهاتوە بابەتە چارەسەر بکرێت ئەگەر محکەمەی ئیتیحادی تێپەڕێنێت چکە هەندێک لە هێزە سیاسی شیعیەکان محکەمەی ئیتیحادیان بەستوێتەوە بە تێپەڕاندنی موازنەوە گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغا لەسەر پرسی بودجە بەکوێ گەشتووە لە ڕاستی ئەو بابەتە زۆر باسەکرێ گفتوگۆکانی هەرێم یەک گفتوگۆی هەبوو ئەویش سەبارەت بە نەوت بۆ بری 250,000 بەرمیل نەوت ڕادەستکە کە قیام وەکو نەرخ ئەگینا هیچ بابەتێکی تری ناو موازنەی مناقەشە نەکردووە بەپێی ئەوەی هیچ بابەتێک گۆڕانکاری تیان هاتووە بۆ نمونە موازنەی سیادی کە لە ساڵ 43 موازنەی ئیتیحادیە و ئەوە زیاتر لە 45 تریلیۆن دیناری بۆ تەرخان کراوە لەوێ پشکی هەرێم ڕعایەت نەکراوە باسی لەسەر نەکراوە پشکی پێشمەرگە باس کراوە بەڵام بە نەسێکی تایبەت دانراوە مەسەڵەن فەرمانبەرانی هەرێم هیچ مناقەشەیەک نەکراوە لەسەر ئەو بابەتە فەرمانبەرانی ئیتیحادیەکان هیچ بابەتێک مناقەشە نەکراوە شایستەی دارایی جوتیاران مناقەشە نەکراوە موازنەی حاکمە مناقەشە نەکراوە زۆر بابەت هەبوون مناقەشە نەکراوە کەواتە کاڵین گفتوگۆکانی هەرێم یەک تەنها یەک قسەی هەبووە و توێتی ئەوەندە نەوت ڕادەسەکەم لەسەر ئەوە بەس اتفاقی کردو گەورەترین بربەست لە بەردەم پرۆژەیە یاسای بودجەی عێراقیە لە ئێستایا چییە؟ ئەو بابەتەیە کە هێزە شیعیەکان ڕازی نین بەو فەقەرەی کەوا 250,000 بەرمیل و ئەوە قابل بە تەطبیق نییە لە ئێستەوە منەیەڵێم بەڵام ڕەنگ بێ استراتیجێک لە پشتی ئەمەوە هەبێ نەک بابەتێکی ئابووری و فەنی باس لەوە دەکرێت کە بودجە بەبێ کورتێ ناپەڕێ ئەمە حتمیە یاخود وەکو یاسای قەرز یاخود پرۆژە یاسای قەرز تێ ئەپەڕێنرێ ئەوە قسەیەکی نالۆژیکیە هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی اقتصادیوە هیچ پرۆژە یاسایەک بە بێ پشکی کورتێ نەپەڕێەوە بەڵام ئایا کورد ڕازی بووە لە پشکەکەیانە ئەویان بابەتێکی ترە چونکە دوانجان نەسێک هەیە لە ناو موازنە یا ئەو نەسەیە کە مادەی 2 مادەی 11 لە ئێستادا هەیە کە باسی 250,000 بەرمیلەکە یان نەسێکی تعدیل کە باسی 460,000 بەرمیلەکە یعنی هیچ بودجەیەک ناتوانرێت تێپەڕێ بەبێ ئەوەی پشکی تەواوی عێراق تا دیاری نەکرێ پێم وایە ئەوە قسەیەکی سیاسیە تا ئەندازەیەک وەکو سیاست بەکارهێنراوە بەڵام لە ڕووی ئابووریەوە لە ڕووی فەنیەوە لە ڕووی پرەنسیپی ناو موازنەوە قسەیەکی نالۆژیکیە بەڕاستی
دەگوترێت حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت منەتی بەجۆرە ژێرەکان بە بەغدا نەماوە ئەمە تا چەند دروستە ئەگەر هەرێمی کوردستان ئەم قەناعەتێ بۆ دروست بوو بێ بە هەڵاسووە چونکە بازاری هەرێم بازارێکی داخراوە پێویستی بە بازاری عێراق لە ڕووی سەرکردنی کاڵا و کەلوپەلەوە خاڵی دووەمیان مەرج نییە نرخی نەوت لەو ئاستا بمێنێتەوە کەواتە ئەو بابەتێکی ترە قمارە بە قوتی خەڵکەوە خاڵی سێهەم هەرێم ئەو ئەزمونەی کردووەکەوە ئابووری سربەخۆ و نەوتی سربەخۆی فرۆشتووە ئەوە نەتیجەکەی بووە ئەگەر بڕیارێکی دیکەی لەو شێوە بدا ئۆباڵی ئەو بابەتە ئەکەوێت سەر بەرپرسانی هەرێم و ڕاستە ئێستا لە سابستوێکی لێبڕینی موچەی کردووە لە $100 بەرز بووەتەوە نەوت گەیشتوەتە $70 مانگی کردووە بە 45 زمانە هەموو لە خزمەتی ئەجنداکانی هەرێما بوون بۆیە هەرێم ئەگەر بەمانە مەغرور بێ با بڵێن نەتیجەی غرور حتما شکست بەدەزێنێ بە بڕوای من هەرێم و بەغا ئەگەن بەڕێکەوتن هەرێم و بەغدا ئەبێ بگەن بەڕێکەوتن چونکە ناکرێ ئەم بابەتە ئەوەندەی ترم و ماتەڵێ پێوەکرێ چونکە کارتەکانی هەرێم یا هەرێم هیچ کارتێکی نییە دانوستانی ئافشاری پێ بکە بە پێچەوانەوە عێراق کۆمەڵە کارتی فشاری هەیە لەوانە سادەترین کارتیان کە ئەتوانێ لە ڕێگەی ئۆپۆکەوە بڵێ ئەم نەوتێکەوە هەرێمی کوردستان دەیفرۆشێ نەوتێکی قاچاخە یاخود دەتوانێت ئەو محکەمەی اتحاد ئەو محکەمەی کە هەیەی لەگەڵ تورکیا کە ئێستا بەرەو پێشوونێکی گەورەی بەخۆیەوە بینیوە لە ڕێگەم کارتانەوە یا لە ڕێگەی ئەو ڕێگەیەوە کە ئەتوانێم مەرزێکی تازە بکاتەوە لە نێوان تورکیا و عێراقدا کۆمەڵە کارتن کە لە بەرژەوەندی هەرێم نین خوازیارم هەرێم مجازفەیەکی دیکە نەکا بە قوتی خەڵکەوە دو پرسیار کازمی بانگەشەی یاخود بانگی بۆ کۆبوونەوە و دیداری نیشتیمانی کردو ئەم کۆبوونەوە و دیداری نیشتیمانی چیە و ئامانج لێ چییە؟ هێزە سیاسیەکان لە عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە هەش کاتێکەونە تەنگەژە و ناتوان بابەتەکە چارەسەر بکەن ناچار پەنا بنە بەر ئەوەی حیواری وەتەنی دانوستانی نیشتیمانی وەک لە هەرێمی کوردستان لە ئێستادا بینی هەندێک حراکی سیاسی هەیە بە بڕای من هێزە سیاسیەکان نەیانتوانیوە هیچ چارەسەرێک تەقدیم کەن بۆیە خۆت زیینەوەیە لە مەسئولیت اعتراف نەکردنە بە واقعی کە هەیە اعتراف نەکردنە بەو شکستەی کە هێناوێنە بۆیە پەنا بنە بەر حیواری وەتەنی و دانوستانی گشتی و ئاشتبوونەوەی ئاشتەوایی نیشتیمانی ئەوەی کازمیش بە دەرنیە لەم بابەتە کردی زۆر سپاس بۆ سەرنجوتێبینیەکانت ئەوەی کە گوێبیستی بوون بۆ چوونی ئەحمەد حاج ڕەشید دەنابی پەرلەمانی عێراق کە باسی لە پرۆژەی یاسای بودجە و گفتوگۆی لایەنە سیاسیەکان و ڕێکەوتنی هەرێم و بەغداد کرد کە بۆ چوونی وا بوو کە ئەم هەفتەیەش بودجە لەلایەن پەرلەمانەوە پەسەند ناکرێت.